شانۆی سەلما کە شانۆگەریەکە تایبەتە بە گروپی شانۆی هەوار کە لە چەند فیستیڤاڵێکی دیکە بەشداریان کردووە لە ئێستاشدا وەک تاکە نوێنەری هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا عێراقیش بەشدارە بێت لە فیستیڤاڵێکی نێودەوڵەتی لە عەمان. شانۆی سەلما بەشداری فیستیڤاڵێک لە وڵاتی عەمان دەکات. شانۆی سەلما وەک تاکە نوێنەری هەرێمی کوردستان و عێراق دەچێتە وڵاتی سەڵتەنەتی عەمان بۆ بەشداریکردن لە یەکەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی شەوانی ئۆفیر بۆ دیکۆدراما. ئەم بەرهەمەی گروپی شانۆی هەوار دوای کێبڕکێکی زۆر لەگەڵ 63 کاری جیهانی توانی ببێتە یەکێک لەو حەوت نمایشەی کە هەڵبژێردراون بۆ ئەوەی لە شاری سەڵاڵا کێبڕکێ لەسەر خاڵاتەکانی فیستیڤاڵەکە بکەن. شانۆی سەلما بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی نمایش دەکرێت. دەقەکەی لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفایە و نەژاد نەجمکاری دەرهێنان و سینۆگرافیەی بۆ کردووە. هەروەها خانمە ئەکتەر هەوار فارس ئۆغێلی ئەمبێرد خانمە ئەکتەری فەڕەنسی وەک ئەکتەر تیایدا بەشدارن. ئێمە وەکو گروپی شانۆی هەوار لە ئێستاە ئامادەکاریەکەین بۆ چونمان بۆ یەکێک لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکان کە لە شاری سەڵاڵەی سەڵتەنەی عەمان بەڕێوەچێت بڕێرە فستیڤاڵەکە لە حەوتی 6 دەست پێ بکات. ئێمە وەکو گروپی شانۆیار لە 6ەوە دەست بە ئامادەکردن و ئامادەکاری ڕۆشتنمانەکەین بۆ فستیڤاڵە. ئەم فستیڤاڵە بە ناوی فستیڤاڵی شانۆی ئۆڤیرا بۆ دیۆدراما ئێمە وەکو گروپی شانۆی هەوار بە مۆنۆدراما یاخود بە دیۆدرامای سەلما کە چەند جارێکی تر لە فستیڤاڵی وڵاتانی عەرەبی بەشداریمان کردو و خەڵاتمان بەدەستهێناوە. بڕیارە لەم فستیڤاڵەیە بەشداری بکەین. دوای ئەوەی کە 63 نمایش بۆ ئەم فستیڤاڵە نێردراوە با بڵێن بە ئەوەی کە لیژنا سەیری کردووە لە کۆی ئەو 63 نمایشە حەوت نمایش هەڵبژێردراوە. خۆشبەختانەیەکێک لەو بەرامانە گروپی شانۆی هەوارە کە بەم شانۆی بەشداری کات بە نوێنەرایەتی کوردستانی و عێراق لە فستیڤاڵەکە بەشدار بێت. مۆنۆدراماکە لە سینۆگرافیا و دەرهێنانی نەژاد نەجما لە نووسینی دکتۆر دڵشاد مستەفایە و لە نواندنی من کە وەکو هەوار فارس بە زمانی کوردی و خانمێکی دیکەی فەڕەنسی بە زمانی ئینگلیزی دووبارە ئەم شانۆی پێشکەشەکەین بە هیوان ببێتە جێگای ڕزامەندی لیژنەی دادوەران و ئەو کەسانی کە لە سەڵتەنی عەمان بینەری ئەم نمایشە. Voilà que moi maintenant j'ai peur de la lumière. Moi qui n'ai jamais eu peur.